جێی خۆیەتی سەرنج دەین و چەند خاڵێک بە خێرایی لە سەردەمی لە هەموو ئەم ئاەتانش تەمان بە شێوەیەکی گشتی. یەکەم لەگەڵ باسکردنی ئەو دژوارەیە کە ئەم دوو ڕوانە دروستیانەکەن، لەگەڵ ئەو ڕۆڵە خەتەری وەک جاسوس و تابووری پێنجەم و ئەهلی واتەوات لە ناو مسلمانانە بۆ دژمنانی ئیسلامی بینن لە هەموو سەردەمەکە، سیر کە خوای گەورە غیرەتیانمان چۆن پێ ئەناسێنێ. ئەمانە هەر بە مەظهەریان کە تەوزل و قسەزانن، ئەژینا سنگشێری ماکەرپشتن. نابینی خوای گەورە بە مسلمانان ڕاگەێنێ کە ترسی ئەوەشتان نەبێ بڵێن ئاخر ئەگەر خراپ لەگەڵیانان ڕەفتارکەین دوایە ئەچنە پاڵ دژمن و دژمن بەهێزەکەن و ئەمانە ترسناکەن، بێورن، بەزیون، ڕووخاون، بوودەڵن، جێشی بەرامبەر با پڕ بێ لەمنەوە ئەکەسانە. بۆیە لە جێیکی تریشە ئاوا وەسفیانە کاتەوە کە ئەفەرمێ أشحة عليكم فإذا جاء الخوف رأيتهم ينظرون إليك تدور أعينهم كالذي يغشى عليه من الموت فإذا ذهب الخوف سلقوكم بألسنة حداد أشحة على الخير. أول آية فرمي أشحة عليكم، دعاية فرمته أشحة على الخير. بيسكو تشروك الرزيل برامبرتا هر كترسو بين مزيكتانا بيتوا وات شاو تيبرن شاو بدوی هەموو بزاوت و سرەوتێکە ئەجێڕنەڵێ ئەو کەسن کە لە جیانەڵایە یاوا مەرگ لێیان نزیک بوت، خەریکە باڵی مەرگی بەسەرا دێ تا سەیری ئەو تەسویرە قورئانیە تدور أعينهم كالذي يغشى عليه من الموت. گلێنەی چاویان لە بزوانێکی بەردەوامایە چاوە جێڕن لەگەڵ هەموو حرەکەت و سەکەنەتێکە وەکوی لەچێ لە جیانەڵایە یا مەرگەکە هاتووە خەریکە باڵی بەسەرا کێشێ. هەر بەوەنەش کە ترسەکە نەما فإذا ذهب الخوف سلقوكم بألسنة حداد. جاء سبحان الله تصوير سلقوكم يعني الله مرشكي وكم مرشك أوروت أنا كانوا أو عندك أكون جانتان سلقوكم بألسنة حداد زمانيان برندا أكون جانتان ببر هالستين جاء تيجي كان وكو تيغي دبان وكو موس بياتا هنا برامبرتان خنكار أمانة لكاري تشاكو خيرشا خواهي قورا فرمه هر چلوك و دست مقاون كوابو أمانة هي أولين مسلمان ليان بترسي حسابي كوري آزاين بوبك بلام لبروي وكو قمالي نهنگرن حيز فرستن وكو كردالي أبي ليان بحذر بي چكا قمال نهنگر ترسنوك خوي هر بردي چي تيغري راكا بلام كل چي خصوتنا وقاليو ديبا تنشتا ربا لامارة داقا بيك اللي يقري جا أو حيز فرستانش آوان ئەوانە دەبینی بە هەمان شێوە ناوێرە ڕوبەڕوو بەرامبەرت بوەستێت دێ لەولاوە تەقریرێکت لەسەر نووسێت دێ لەولاوە شتێکت مۆبیل تەلەفۆنەکەت دەدزێت دێ لەولاوە خەبەرێکت دەدزێ بیگەێنێتە بە شوێنێکی تر لێش پارەوەندە پێڵەن هەیە ئافرین وەڵام ماشەڵڵا مهمی لەم لاوکارێکی وا دژوار و گەورەی کردووە لەولا بەس پێیان و تۆ مهمی لە دنیا و قیامەتە خۆی ڕوڕەش کردو ئەنجا ترسێ وڵات کەشف بوو بێ لە لای ئێمە و ناسی بێتمان زانی بێتمان چی وت سيري كنقطيش ترويك لكوتايكا فرمي هم العدو فاحذرهم واتا أوانا دجمنن هوش دار بليان حذر كليان سركو الصلبة برانبريان. إمام قرطبي فرمي أمدو مانا أبخشي يا كميان لو بحذر بك بقصي لوسيان باور بكي ومثمانيان بيبكي دوميان لو بحذر بك ولائيان بو دجمناني خواو بيغمبركيتي بو هلا قرن تانش رصيبة سر خوتو يا وران تابينا لان بحذر بقسان لا ندركيني لان بحذر ببلاند نزان لان بحذر بأمانة ميكروفونك انه لولا وجوا جيشتو تو دنگكي بلندگويك لولا ولا يدوج من قوريكاتو قال لي بيت شربكاني خوشد لما انا بقررو ديسان كافرمه هم العدو فاحذرهم يعني اوانا كدوج منن هوش دار بليان قال له خود بليان بوشي وافرمه لكاتك كاشكراك كافر ومشرك كان دجمني سركين كتي بمعنى فرمي أوانن دجمن هوشت بلاينو بليان بحذر ببو شكو كافر ومشركة كان ديدو ربازو هلويسي دجمناني خوانا أشكرا كردو راشكاوانا برانبر ما نوستاونا تولو برو جبهان قردو كاردانوان للاي بيغمر صلى الله عليه وسلم ومسلمان كان شتيكي حتمية وسروشتية يعني تو هر وقت كزاني ديكي دجمن دارتي الدكا لقل بينيد بحذر بي داريكي بيتو هولدي داريكي تباياكي برانبر بەڵام کابرای منافق هاتۆ لەگەڵ ڕیشێکی پانی هێشتۆتەوە و شڕواڵەکەی کورت کردوێتەوە دەست لە سەر سنگی نوێژ و تاعەت و عیبادەت و باسی ڕبوبیەت و ئولوهیەت و مەدخەلیەکی جاسووس
هەر مسلمانە کافرێکیان مشرکێ ببینێت لە ناخێوە سڵەکاتەوە یەکسەر حاجزێکی نەفسی هەیە هۆشی بەلایان ڕوە مراقبەیەکە لێی بە حەزەرە بێ تێکەڵاوی ناکە کە چۆن نزیکی قسەی وای لا ناکە هەڵسوکەوتی وای لەگەڵ ناکە مەگەر زۆر ضروری بێ بەڵام دژمنایەتی ئەمان دژوارترە چونکە نهێنیە ئەمانە هەر هەمان دید و ڕێبازی کافرەکانیان هەیە بەڵام شاردوویانەتەوە ئەمانە دێنە کۆڕی پێغەمبەر صلی الله عليه وسلم تا دواتر وەکو تەزکیەک ئامادەبوونەکە بەکار بێنەوە زۆر مسلمان گومانی باشیان پێبات چونکە حتما ئەبێ بە پێی دینەکە کە ظاهری خەڵکەکە ئەبینێ ڕەفتاری مسلمانانان لەگەڵا بکەین ئەمەش خەتەرە چونکە چنە هەموو کونوکە لە بەرێکی ڕیزی مسلمانانەوە سەدان تایبەتمەندێتی مسلمانانیانەکەوێتە بەردەست بۆیە دژواری ئەمان وای پێویست کردووە کە یەک بە ناوی خۆیانەوە بە پێغەمبەری نازاریان بناسێنە عەلەیهی سەڵات وەسەلام جا بە ناسینەوەیان لای مسلمانی خەڵکی تر و جیلەکانی تر چەند زەحمەت بێ ئێستا لە لای ئێمە بە چەند قورس بێ منافقێ بناسینەوە کە وەحی نەماوە ئەوانش بە سیمای مسلمانێتیەوە بە لەبەرکردنی قورئان بە شارەزابوون لە شەرع بەم شێوەیە دزاکەنە ناو ڕیزی مسلمانان ئاسانترە توانن ببنە مەلا ببنە داعی ببنە سەرکردە ببنە مەرکەزی بڕیار ببنە مەسئولیەتی ئاراستەوانی بگرنە بەردەست کابرای سە لە مخابرات و دکتۆرایە لە حەدیثە یەکێ گەناسم ناوی نابم یەکێ گەناسم لە حافظی عراقیە دکتۆرای وەرگرت یەکی تر ئەبینی وەکو عەبدوڕەحمان بن خێر باسەکە لە مخابراتی میسری کە هاتە لامان ئافرەد منەقەبە حافظ قورئان بەڵام ئەمە معنای وانێ نتوانەوە بە مسلمانان نەمێنێ چونکە خوای گەورە سیمای منافقەکانی لە قورئانە بەیان کردو ڕەفتار و هەڵسوکەوتیانی دیاری کردو هەر مسلمانێ سیفەتی منافقەکان دەرهێنێ دیاری بکە بۆ خۆی ڕەفتار و ڕەوشتی ئەوانە ئەناسێتەوە لە مزگەوت لە ملاولە هاتوچۆکردنی لەلایەکی ترەوە سەرنجدە وەکو ئیمامی زەمەخشەریە فەرمێ هم العدو ئەی الكاملون في العداوة یعنی دوژمندارەتی ئەمان کۆتا پلەی دوژمندارەتی ڕاستە چونکە ئەمان لە ترسنۆکی خۆیان لە بێجوامێری خۆیان نانوەراوە هەڵوێستەکەیان ناشکرا بنێن بۆیە کینە بوغزیان زیاتر پەنی خواردوتەوە ڕقنترن لە ناخیان ێستا بۆ بە بورکان دەی وەکو کە خوای گەورە و کارزان فێرمانەکە بڵین خوا دەستیان نەدا خوا ڕسوایان کە خوا لە ناویان بەرێ خوایەکی بەدەسەڵات و کاریگەر و بەتوانە و قەدیرە فەرمێ قاتەلەهم الله ئەی ئێمە چۆن دوعایان لێ نەکەین کەوابوو جێی خۆیەتی درک بەوە بکەین و بزانین کە کاری ئیسلامی ئەمڕۆمان چەند سەختە ڕیزی مسلمانانی خۆمان چۆنە بێ بپارێزین چۆن ئاوا هۆشدار بین لەوەی کە کەسانێک دزە نەکەنە ناویەوە بە منافقانە بێنە ناوی کەخوای گەورە فەرمێ قاتەلەهم الله یعنی خوا بیان کوژێ ابن عباس خوا لیان ڕازی بێ فەرمێ لەعنەتی خوایان لێ بێ یعنی خوا دووریان خاتۆ لە ڕەحمەتی خۆی هەموو ماناکانی ئەم وشەیە هەر بۆ زەمکردن و سەرزەنشکردنە ئەگەر چی لە هەندێک بەکارهێنانە هاتووە کە بۆ سەرسانبوون بێ وەکو بەیەکێکی زۆر هەڵکەوتووی شعریان وتووە قاتەلەه الله ما ئەشعەرەه یعنی ئای خوا بیکوژە چ شعرزانە جا لە کوردیشە تەڵەن بۆ مەدەحکردن جنێوە بەخوا سەگبابە فیتەری چاکە بەخوا سەگبابە دەنگی خۆشە بەخوا سەگبابە ئازایە ئەلەو بابەتان هەر جنێویشی پێدا تجاوز وەکو قاتەلەهم اللهکە وایە کە بە عەرەبی بۆ شیعرانە بەکارهات ابن عباس دیسان خوا لیان ڕازی بێ فەرمێ یؤفەکون فەرمێ یعنی چۆن لە ڕێی حەق لا ئەدەن بەسەر سوڕمانەوە فەرمێ ئاخر چۆن و بۆچی و بە چ شێوەیەک ئاوا هەموو کاتەکە لەو حەقە خۆ ڕابسکێن نانەژێرا ڕاستی بابم حەقە خۆ یەک جار ناتووە ئەم حەقە بەردەوام هەموو ڕۆژێک لەلایەن ڕوونەبێت و باشە بۆچی نایەن بەدەنگێ سەرسوڕمانە چونکە نابوو لەگەڵ هەبوونی ئەو هەموو بەڵگە و نیشانێک کە پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام ئەی خستە بەردەستیان ئاوا لە حەق لادەن و نکوڵی لە پێغەمبەرێتەکەی محەممەد المستەفا بکەن عەلەیهی سەڵات وەسەلام سوور بن لەسەر دید و تێڕوانین و هەڵوێست و پێناسەی جاهیلەتی خۆیان و ئەو دید و تێڕوانی نەجوانەی دینیەکەش بخەنە ئەولاوە إمام أحمد بسند ولا أبو هريرة وخال الرازي بأجرته كبيغمر صلى الله عليه وسلم فرموي إن للمنافقين علامات دور وكان چندين نشانيان هي كبيانو أناسرينو تحياتهم لعنة صلاة كردنيان جنيوة وطعامهم نهبة خوراكيان زوت كراو معشراوية دزراوة وغنيمتهم غلول دسكوتي جنجيان مالي دزراوة ولا يقربون المساجد بل يهجرونها
نزيق مزقوتان ناكون وحزيان بواز لهنانيتي ولا يأتون الصلاة إلا دبرة كاتي كشك خوانا قيلنا نشك ترخريك نوجك التوابي بس بويلة مزقوت ببين لم صفتان وصفة كان تريانو كلا قرآن هاتو يالا فرمدي بيغمبر هاتو عليه الصلاة والسلام مسلمان ضرورية دور وكان بناسيتو أجنا كوحي نماو چون بمان كشف هذا بدعوا كين لخواي پروردگار يارمتي درمان ببوئي أو دوڕوانە ئەو منافقانە بناسینەوە و یەکتریشی لێ بە حەزەر بکەینەوە کە مسلمانینە ئاگاتان لە فلانی کوڕی فلان بێ بەڵام معنای وانە بکەوینە موس داهێنان بەسەر خەڵکییا و ئەم تەضعیف بکەین و ئەو لاوازکەین و ئەو فڕێدەینە دەرەوەی دایرەی ئیسلام ضروریە یەقینمان ببێ زۆرمان بۆ ڕێکەوت بێ باش ناسیوێتمان بە دوای ڕۆیشتبینەوە ئەنجا بڵێن ئەمە لێی بە حەزەر بن خوای پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ خوای گەورە بە یارمەتی خۆی بە یارمەتیدانی خۆی بە نووری خۆی فراستمان پێ ببەخشێ ئیمانمان ئەوەندە بەهێزگا بتوانین چاک و خراپ لێک جاکەینەوە پیاوی خراپ و پیاوی چاک لێک هەڵاوێرین هەڵوێستی خراپ و هەڵوێستی باش لە یەکتر هەڵاوێرین و هەڵوێستی باش بگرینە بەرکە لەگەڵ شەرعەکەمانە بگونجێ خوای گەورە نووری خۆی بخاتە دڵمان و فورقانمان پێ ببەخشێ دوایەوەی کە تەقوای خۆیمان پێ ببەخشێ خوای گەورە نووری خۆیمان پێ ببەخشێ تاکو تەقوا لە دڵ و دەروونمانە زیاتر ببێ و ڕێبازەکان لێک هەڵاوێرین و بتوانین لەسەر ڕێی ڕاست بمێنینەوە أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته